بطل احمد شرزاش، بطل احمد بطل ناوم احمد شێرزاد محەممەد کازمە خەڵکی خورماتون ساڵی 2014 دەستم کردێتە ئەم وازیە کەمە دەستم پێگرت ساڵ 2021 چوومە ناو پاڵەوانێتی و ئەو شتێ و بابەتێلە یەکەم پاڵەوانێتیم لە شار کەرکووک بوو 2021 جا دوایەوە پاڵەوانێتی تکریت ساڵ 2022 2024 هەم گەڕیامە بۆ پاڵەوانێتی تکریت لە ساڵ 2025 بەشداری پاڵەوانێتی هەڵەبجەم کرد جاگەڕامە لە هەر نەفس ساڵ 2025 لەسەر ئاستی سەلاحەدینە یەکەمم هاورد لە قورسترین فیاوە ئەوەیشە فیایی بەدی بەڵدینگ لەسەر کێشی هەشتا لەوەتەی بناخەی دوو زریاوە هیچ کەسێک لەسەر کێشی هەشتا یەکەمی نەهاوردە لەسەر ئاسی سەلاحەدینە ڕاستەکەی هەزار جار شکر بۆ خوای گەورە گەیمەتە ماستە ئەوەی شوا گەیمەتە ئەم ماستە ئەوەی پاڵپشتیم کردە هەر کەسوکار و خێزانی خۆم بێ لە دعم مادی بێ لەگەڵ دعم معنەوی بێ سێ شەهادەم هەیە دووەلیەن معتەرەفە یەکێکیان مستەوای لیڤڵ 1 عالەمی لەگەڵ لیڤڵ 2 عالەمیە لەسەر ئەکادمیەکە لەسەر گشت ئەکادمیەکە یەکەم هاوردە وە تەقدیر امتیازە ئەلە موازێت شتێ زۆر خۆش وەسەرما هات یعنەوەی شتێ زۆر خۆشی دایانم ئەوش کە کاتێ بەشداری پاڵەوانێتیەکەی کە ئەڕۆیتە بۆ شارێتر لە شارەکان تری پاڵەوان بەشداریەکەن ئەوونە برادرت کەوە چی شێوازێکەونە برادرت هەستەکەی ئەمانە وەکو براواتان لێتە لەوراگە یارمەتی تەدان لەوراگە هەیە چەندها پاڵەوان بێتە برادرم سێش تەلیفۆنم بۆگە ئەڵێ بەس بێ حەزەکەین هەیە با خزمەتت بکەین چی وەختێ ئیشت کەوتەم شارە هەیە تەلیفۆنمان بۆ بکە قاپیت بۆگەین و حەزەکەین خزمەتت بکەین وەگشت شێوازێ ڕاستەکەی وەکو ئەوونە لە وەکو برایەک بوو زۆر دڵخۆشم کە توانیمە 9 میدالیە بێرم و 3 کاسش بێرم و 3 شادەی نێودەوڵەتیم بەدەست هاوردە لە بوار تەدریبە نەکوم لە بوار بوتوڵاتە ئەمە پەیوەندی هاوە بوتوڵات بۆ لە ژوانی ئەوە پەیوەندی هاوە کە با بڵێن خێ بتوانم خزمەت شارەکەی پێ بکەم بۆ نمونە کەسێک تێبۆلام بەیانی توش ئینزلاقی هەیە یان کێشەی هەیە لە ڕیباڵ سەلیبی ئۆمانەیە فۆمینە ڤیتامینەکانە مەعادنەکانە ئەملاحەکانە تەواوکەری خۆراکەکانە لە پرۆتینت بێ لە کریاتینت بێ لە ئەنسنشەڵ ئەمینۆ ئەسیدت بێ ئەم بابەتێ لە هەیە هاوکاری تەگەن بۆ ئەوەی لاشەی بەشەر پێویستی هاوە ریکەڤەری کە ئێمەش زەختێ زۆر ئەگەین لۆدێ زۆر ئەخەینە سەر ئەم جەستە بۆ نمونە ڕۆژانە 3-4 جار لە کات با بڵێن ئەعداد بوتوڵات با بڵێن خۆمان ئامادەکردن بۆ بوتوڵەوەمانە ڕۆژ وایە 3 جەلسە چێک لە کاردیۆگەن با بڵێن ڕێکردن و ڕاکردن وەمانە 2 لە تەمرین ئەگەین ڕۆژ وایە بۆ نمونە 5 ساعت تەمرین ئەگەین ئەمانە پێویستی هاوە ریکەڤەری من ناڵێم ئەو کەسێ وەکو من وەکاری بێنن هەچ کەسێک وە گوێرەی پێداویستی خۆ شتەکان وەکارتێنێ Run.